بسم الله الرحمن الرحيم. كتاب خاني دنجي روشناي برهمي پەیامێک بۆ ئافرەتانی ئەمڕۆ لە نووسینی مەجدی فتحی السید ئیبراهیم لە وەرگێڕانی هێمن محەممەد عەلی لە خوێندنەوەی ئومێد چالاک کارە دەنجیەکان هاوکار محەممەد. خوشی مسلمان، ئەگەر ئێستا فریشتەی گیان چێشان بۆ ڕۆح چێشانت بێت بۆلات چی دەکەیت؟ خوشی مسلمان، ئێستا بیهێنە پێرچاوت کە ڕووبەڕووی پەروەردگارت دەبیتەوە وا خەریکە ڕۆحت لە جەستەت جیا دەبێتەوە و ژیانی دنیا جێدەهێڵیت. ئایا چی دەکەیت و چیت پێ دەکرێت؟ خوشی مسلمان، وابزانە تۆ مردوویت و بەتەنها لە گۆڕێکی تەنگ و تاریکدا جێت دەهێڵن و بە خۆڵ و بەردیش داد دەپۆشن. ئایا خۆت ئامادەی ئەم سەفەرە کردووە؟ خوشی مسلمان، دەرگا و ڕووناچی گۆڕەکەت بە قوڕ و خۆڵ دادەخەن کە سوکاری و خۆشەویستانت بۆ هەتاهەتایی و بە یەکجاری ماڵ ئاواییت لێ دەکەن. کەمێکی تر پرسیار و وەڵامی گۆڕت دەست پێ دەکات. کوا ئەو دنیایەی کە خۆتت بۆ خراپ دەکرد و شەو ڕۆژ بە دوایدا ڕاد دەکرد؟ خوشی مسلمان، تا ئێستا نەکیر و منکیر پرسیارت لێ دەکەن. ئایا توانای وەڵامدانەوەیانت هەیە یان زمانت لە قسە و گفتار دەوەستێت؟ خوشی مسلمان، ئەوە کرم و حەشەراتی ناو گۆڕ هێرشیان هێنا و خەریکن کفنەکەت دەدڕێنن، گۆشتی لاشەت دەخۆن. ئەی کوا حەز و ئارەزوەکانت؟ خوشی مسلمان، بیری ئەو کاتە بکەرەوە کە بەتەنها و بەڕوت و قوتی لە گۆڕەکەت دەردەچیت و زیندوو دەکرێیتەوە. هەروەک ئەو ڕۆژەی کە لە دایک بووی دەبرێیت بۆ بینینی تەرازووی کردارەکانت. ئایا دەبێت تەرازووی کردارەکانت سوک بێت یا قورس؟ خوشی مسلمان، پەڕاوی کردارەکان بڵاوەیان پێکرا، هەندێک بەدەستە چەپ و هەندێک بەدەستی ڕاستیان پەڕاوەکانیان وەرگرت. ئەی ئەبێت تۆ بە کام دەستت پەڕاوی کردارەکانت وەربگریت؟ خوشی مسلمان، ئەو کاتەی کە بەسەر پردی سیڕاتدا دەڕۆیت، ئەو پردەی کە بەسەر دۆزەخدا دەڕوات، خەڵکێکی زۆر دەکەونە خوارەوە بەرەو دۆزەخ. ئایا ئەبێت تۆ بتوانیت بەسەر ئەو پردەدا تێپەڕیت و بڕۆیت بەرەو بەهەشت یان بکەویتە خوارەوە بەرەو دۆزەخ؟ خوا پەنامان بدا. خوشی مسلمان، گومانی تێدا نییە لەبەردەستی خودایی پەروەردگاردا ڕادەوەستێنرێیت و پاشان لەبارەی کردارەکانتەوە پرسیارت لێ دەکرێت. پرسیار دەربارەی گەورە و بچووکی کردەوەکانت. بەڵێ، پرسیار دەربارەی گەورە و بچووکی کردەوەکانت. پرسیار دەربارەی چاک و خراپی کردەوەکانت. ئایا وەڵامت بۆ ئەو پرسیارانە ئامادە کردووە؟ خوشی مسلمان، خودای گەورە بەبێهودە دروستی نەکردوویت و واز لێ ناهێنێت بەبێ هیچ ئامانج و مەبەستێک بە ئارەزووی خۆت لەسەر زەوی بژیت. خودای پەروەردگار پەیام و ئامانجی بۆ دیاری کردوویت و زۆر بە جوانی بۆی ڕوون کردوویتەوە و پاداشتی بۆ ئەو ئافرەتانە دیاری کردووە کە ملکەچن بۆ ئەو پەیامە خوداییە و سزاشی دیاری کردووە بۆ ئەو ئافرەتانەی کە پشتی تێدەکەن و لێی بێ ئاگان. خودای گەورە دەفەرمێت: فإما يأتينكم مني هدى فمن اتبع هداي فلا يضل ولا يشقى
ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى قال رب لم حشرتني أعمى وقد كنت بصيرا قال كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى وكذلك نجزي من أسرف ولم يؤمن بآيات ربه ولعذاب الآخرة أشد وأبقى. واتا جا ئەگەر هیدایەت و ڕێنمووی من بۆ ئێوە هات ئەوەی شوێنی بەرنامەکەم بکەوێت نەگومڕا دەبێت، نەناخۆشی و ناڕەحەتی و ناسۆر دێتە ڕێی، ئەوەیش ڕووەربجێڕێت لە بەرنامە و یادی من و پشتی تێبکات. بێگومان بۆ ئەو جۆرە کەسانە ژیانێکی ترش و تاڵ و ناخۆش پێش دێت. لە ڕۆژی قیامەتیشدا بە کوێری حەشری دەکەین. ئەو جۆرە کەسە دەڵێت ئەی پەروەردگار بۆ بە کوێری حەشرت کردم، خۆ من کاتی خۆی چاوساغ و بینا بووم. لە وەڵامدا خوددا دەفەرمێت تۆ بەو شێوەیە بوویت، کوێر بوویت لە ئاستی ئاەت و بەڵگەکانی ئێمەدا کاتێک پێت ڕادەگەیەندرا. ئێمەش ئەمڕۆ ئاوا مامەڵەی کەسێکی لەبیرکراوت لەگەڵدا دەکەین، لە سزا و ئازاردا دەهێڵڕێیتەوە. براکانم، خوشکەکانم، ئەی ئەو کەسەی ژیانی بەختەوەری دەبێت لە دنیادا، هەروەها دەتەوێت لە ڕۆژی دواییشدا بەهەشتی نەبراوە بەدەست بهێنیت، بیر لەم ئاەتەی قورئانی پیرۆز بکەرەوە کە دەفەرمێت وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. واتا بێگومان من پەری و ئادەمی زادم دروست نەکردووە تەنها بۆ ئەوە نەبێت کە من بپەرستن و فەرمانبەردارم بن. ئایا بەو شێوەیەی کە پێویستە پەرستنی خودات ئەنجام داوە؟ خوشکەکەم، براکەم، لەوانەیە ئێستا تۆی بەڕێز وات لێ هاتبێت بە ڕۆژ تەنها خواردن و خواردنەوە بناسیت، بە شەویش تەنها خەریکی گاڵتە و گەپ و شەو نخۆنی بیت و شەوگارت بە سەیرکردنی تەلەڤیزیۆن و فلیمەوە بەسەر بەریت. دڵنیابە ڕۆژگارەکانت کۆتاییان دێت، گوناه و تاوانەکانیشت لەسەر دەنووسرێن. ڕۆژێکیش دێت بگریت وەک گریانی تاوانبارێک لە کاتێکدا کە گریان و ئەسرین و فرمێسک هیچ سوودێکی پێناگەێنن. دەی حەسرەت و پەشیمانی بۆ تۆ کاتێک کە مردن دێت و تۆ بێ ئاگای. بۆ ئەو کاتەی داوای گەڕانەوە و پەشیمانیت لێکرا، بەڵام بەداخەوە وەڵامت نەدایەوە. گوێم بۆ بگرە و بە وردی بیری لێ بکەرەوە و لێی ڕامێنە. خوشکم، برام، ئەگەر ئافرەتێک گوناهبار بێت و سەرپێچی فەرمانەکانی خوددا بکات، لەوانەیە بڵێیت ئافرەتیش مرۆڤە و مرۆڤیش گوناه و تاوان هەر دەکات و قابلی سەرپێچیە. ئەی بەرامبەر ئافرەتێک چی دەڵێیت کە گوناه و تاوانی خۆش بوێت و هەوڵی بڵاوکردنەوەی خراپە و بەدڕەفتاری بدات؟ کۆمەڵە کەسانێکی لە ڕێ دەرچوو داوایان لە ئافرەتێکی شۆغ و شەنگ و جوان کرد کە خۆی بخاتە بەردەست ڕەبیعی کوڕی خوثەیم و هەوڵی ئەوە بدات کە گوناه و تاوانی پێ بکات. ئەگەر ئەو کارش ئەنجام بدات، پەیمانیان بە ئافرەتەکەدا کە 1000 درهەمی وەک دەستخۆشی و پاداش پێ ببەخشن. ئافرەتەکە بە قسە و فێڵەکانیان تەفرەی خوارد و ڕازی بوو، بەڵێ شەیتان لە خشتەی بردو دەرونی خراپەشی هانی دەدا بۆ ئەوەی ئەو کارە خراپە ئەنجام بدات. ئافرەتەکە جوانترین جلوبەرجی لەبەر کردو بە جوانترین خشل و زێڕ و زی و خۆی ڕازاندەوە و خۆشترین بۆنیشی لە خۆیدا. ئابەم شێوە جوان و سەرنجڕاکێشەوە لە ڕەبیع چووە پێشەوە و خۆی بۆ دەرخست. ئەمەش لە کاتێکدا کە ڕەبیع لە مزگەوتەوە دەگەڕایەوە بۆ ماڵەوە. ڕەبیع ڕاوەستا تا بزانێت ئەم ئافرەتە چی دەوێت. کاتێک لە نیەت و فێڵی تێگەیشت، دەستی کرد بە ئامۆژگاری کردنی سابەڵک و خودای پەروەردگار
هیدایەتی پێ ببەخشێت. ڕەبیع پێیوت: ئەی بەندەی خوددا، چی دەکەیت ئەگەر ئێستا تاو نەخۆشیەکەت توش بێت و جوانی ڕنگ و ڕوخسارت بژاچێنێ؟ ئەی بەندەی خوددا، چی دەکەیت ئەگەر فریشتەی گیان کێشان بێت و گیانت بچێشێت؟ ئەی بەندەی خوددا، چی دەکەیت کاتێک نەکیر و منکر لە گۆڕدا پرسیارت لێ دەکەن؟ ئافرەتەکە کاتێک گوێی لەم ئامۆژگاریانە بوو دەستی کرد بە گریان و ڕۆیی. هەر لەو ڕۆژەوە ئافرەتەکە پەشیمان بووە و گەڕایەوە بۆ لای خوددا و دەستی کرد بە عیبادەتی پەروەردگار. کاتێک تاوان و گوناهەکانی بیر بکەوتایەوە دەستی بە گریان دەکرد. ئەم ئافرەتە بە شێوەیە گەڕایەوە تا ناسرا بەو ئافرەتەی کە زۆر عیبادەت و یادی خودای پەروەردگاری دەکات. شەوانی درێژی زستانی بە شەو نوێژ و ڕۆژانی گەرمی هاوینی بە ڕۆژوو بوون بەسەر دەبرد. ئەوەندە عیبادەتی خودای پەروەردگاری دەکرد. ئەو ڕۆژەی کە مرد جەستەی وەک کۆتەرەدارێکی وشی لێ هاتبوو. هەموو ئەمانەشی لە تاو ئازار و غەمی تاوانەکانی پێشووی بوو. خوشتی موسڵمان، ئایا تۆش ئەنجامدەری گوناه و تاوان نیت؟ ئەی کوا ئەسرین و فرمێسکەکانت؟ خوشتی موسڵمان، ئایا تۆ کۆت و بەندی تاوانەکانت نیت؟ ئەی بەندەی خوددا، کوا گریان و لاڵانەوەت بۆ ئەو گوناهانەی کە ئەنجامت داون؟ ئایا تاوان و گوناهەکانت لەبیر چوونەتەوە؟ خوشتی بەڕێزم، ئایا تاوان و گوناهەکانت لەبیر چۆتەوە؟ خوشتی موسڵمان، ئایا بەرگەی ئاگری دۆزەخ دەگریت؟ ئاگرێکی بڵێسەداری داگیرسا و ئاگرێک کە سوتەمەنیەکەی بەرد و مرۆڤەکانە. خوشتی موسڵمان، هەروەک چۆن لەسکی دایکت بە تەنها لە دایک بوویت، بە دڵنیاییەوە بە تەنهاش دەخرێیتە گۆڕەوە، بە تەنهاش لە بەردەستی پەروەردگارت ڕادەوەستێنرێیت. ئایا بە تەواوی عیبادەتەکانی پەروەردگارت ئەنجام داوە؟ ئایا مافەکانی دایک و باوکت جێبەجێ کردووە؟ ئەی بە مافەکانی هاوسەرەکەت هەڵساویت؟ ئایا منداڵەکانت لەسەر یادی خوددا و نوێش پەروەردە کردووە یان لەسەر فلیم و گۆرانی؟ هەتاکەی دووری لە نوێژەکانت، هەتاکەی پشت دەکەیتە قورئان و فەرموودە و ئامۆژگاریەکانی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم. خوشتی موسڵمان، باش دەزانیت مردن داوات دەکات. شوێن و جێگەشت گۆڕستانە، گۆڕستان ڕاخەریشت خۆڵ و قوڕی سارد و سوڕە. هاودەم و هاوڵانیشت کرم و مار و مێرووی گۆڕستانە. ڕۆژی زیندوو بوونەوەشت ئەو ڕۆژەیە کە دەنگ و هاوارێکی بەرز و بڵندی تێدا دەبیستیت. وەستانیشت وەستانە لە بەرامبەر خودایی باڵا دەستەوە. ئایا هەر چاوەڕێ دەکەی هەتا دینەکەت لە دەست دەدەیت و پڕاوی کردارەکانت دەپێچرێنەوە و بۆ هەتای ئەم دنیا فانیە جێدەهێڵیت؟ بزانە یەکێک لەو زیکرانەی کە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم زۆر دووبارەی دەکردەوە ئەم زیکرە بوو: یا مقلب القلوب ثبت قلبي على دينك، يا مصرف القلوب صرف قلبي على طاعتك. أنس رضای خوای لێ بێ دەفەرمێت: وتمان ئەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم، باوەڕمان پێت هینا، باوەڕمان بەوەش هینا کە بۆت هێنایی. ئایا هەر لێمان دەترسیت؟ پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم فەرمووی: بەڵێ، دڵەکان لە نێوان دوو پەنجەی خودای گەورەدان. ئایا لە دڵی خۆت و باوەڕەکەت دڵنیایت؟ چۆن دڵنیا دەبیت لە کاتێکدا تاوان و گوناهەکانت زۆرن؟ خوشتی موسڵمان، مردن و ئێش و ئازار و ناڕەحەتیەکانی هاتن، مردن و ئێش و ئازار و ناڕەحەتیەکانی هاتن، گۆڕیش بە خۆی و هاوڵەکانیەوە هات. دڵنیا بە زیندوو دەکرێیتەوە، دڵنیا بە زیندوو دەکرێیتەوە. ڕۆژی دواییش چاوەڕێی هەمومانە. خودای پەروەردگاریش دەفەرمێت: وجاءت
وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد ونفخ في الصور ذلك يوم الوعيد وجاءت كل نفس معها سائق وشهيد لقد كنت في غفلة من هذا فكشفنا عنك غطاءك فبصرك اليوم حديد واتا ئەی ئینسان تنگانەی مردن و ئازارەکانی هات هاوڕێ لەگەڵ ڕاستیەکاندا ئەوسا پێت دەوترێت ئەوە ئەو بەسەرهات و ڕووداوەیە کە خۆتت لێلا دەدا و پەنات لێ دەگرت لەوە دوا فوو دەکرێت بە سووردا ئیتر ئەوە ڕۆژی پێشهاتنی هەڕەشە و ئاگادارکردنەوەکانە ڕۆژی قیامەت دێت و هەموو کەسێک دوو کەسی لەگەڵدایە یەکێکیان دەگەیەنێت و ئەوی تریشیان شایەدە بەسەریەوە بە یەکەیەکەی بێباوەڕان دەوترێت سوێند بەخوا بەڕاستی تۆ لەم بەسەرهاتانە نائاگا بوویت و گوێی خۆتت لێ خەواندبوو ئێستا پەردەمان لەسەر چاوەکانت لاداوە و هەموو شتێک وەکو خۆی دەبینیت و ئەمڕۆ چاوەکانت تیژە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. خوشی مسلمان یەکێک لەو هۆکارانەی کە لە پەرستنی خودای پەروەردگارتدا زیاتر یارمەتی دەدەن بریتیە لە زۆر یادکردنی مردن بەڵام ئێستا تۆی ئازیز واد لێ هاتووە ڕقت لە مردن و لە باسکردن و لە یادکردنیشی دەبێتەوە ئایا دەزانیت بۆ؟ سلەیمانی کوڕی عەبدولمەلیک بە ئەبوو حازمی زاهید دەڵێت بۆچی ڕقمان لە مردنە ئەویش پێی دەڵێت لەبەرەوەی ژیانی دنیاتان ئاوەدان کردوتەوە و دوا ڕۆژتان خراپ و وێران کردووە هەتاواتان لێ هاتووە پێتان خۆش نییە لە ژیانێکی خۆش و ئاوەدانەوە بڕۆن بۆ شوێنێکی ناخۆش و وێرانە سولەیمان وتی چوونمان بۆ لای پەروەردگار چۆن دەبێت ئەبوو حازم فەرمووی ئەی ئەمیری ئیمانداران کەسی چاکەکار وەکو کەسێکی دوورە وڵات وایە کاتێک بۆ لای کەس و کاری دەگەڕێتەوە دڵخۆش و کامەران دەبێت بەڵام کەسی خراپەکار وەکو بەندەیەکی ڕاکردوو وایە کە دەیهێننەوە بۆ لای گەورەکەی زۆر لە گەورەکەی دەترسێت و ناڕەحەتە خوشی مسلمان ئایا دەتوانیت یادی مردن بکەی لە کاتێکدا خەریشی گوێگرتنی گۆرانیت سەیری فلیمی خراپ دەکەیت چۆن دەتوانیت یادی مردن بکەیت لە کاتێکدا وا دەزانیت 1000 ساڵ دەژیت ئەگەر لێپرسینەوە لەگەڵ خۆت بکەیت و گوناهەکانت بژمێریت ئەوە بە دڵنیاییەوە ژمارەی گوناهەکانت هێندەی ژمارەی بەرد و لمی دەریاکان دەبێت لەگەڵ ئەمانەشدا وا دەزانیت بەدەسێنانی بەهەشت زۆر ئاسانە خوشی ئازیز گوێ لەم ڕووداوە بگرە ئەبوو بەکری کەنانی پیاوێک بوو لێپرسینەوەی لەگەڵ خۆیدا دەکرد و ساڵ و ڕۆژەکانی تەمەنی دەژمات تەمەنی گەیشت بووە 6 ساڵ ڕۆژەکانی تەمەنی لێکدایەوە سەیری کرد نزیکەی 21,900 ڕۆژ تەمەنی بەسەر بردووە ئالەم کاتەدا هاواری کرد هاوارێکی زۆر بەرز پاشان لە هۆش خۆی چوو کاتێک هۆشی هاتەوە وتی هاوار بە ماڵم بە 21,900 گوناهەوە چۆن ڕوون بێت بچمەوە بۆ لای پەروەردگارم ئەمەش لە حاڵێکدا ئەگەر ڕۆژی تەنها یەک گوناهی ئەنجامدا بێت ئەو کەسانەی ڕۆژانە سەدان گوناه ئەنجام دەدەن ئەو کەسانەی هەموو ژیانیان گوناه و تاوانە ئاه و ناڵە و حەسرەت بۆ ئێمە
ئاه و ناڵە و حەسرەت بۆ ئێمە. ژیانی دنیامان زۆر ئاوەدان کردۆتەوە، زۆرمان ڕازاندۆتەوە، بەڵام دوا ڕۆژمان وێرانەیە. ژیانمان لە بێفەرمانی پەروەردگاردا بەسەر برد. هەر بۆیە حەز ناکەین ئەم ماڵ و جێگە و ڕێگەی دنیامان بەجێ بهێڵین و بڕۆین بەرەو گۆڕی تنگ و تاریک. کارمان بۆ دوا ڕۆژمان نەکردووە، توێشووی دوا ڕۆژیشمان زۆر کەمە. خوشتی ئازیز، دەی هەستە و لە خەوی غەفڵەت بێدار بەرەوە، بگەڕێەوە بۆ لای پەروەردگارت. زۆر بیری مەرگ و ژیانی ناوگۆڕت بکە، بیری ئەو کاتە بکە کە لە خزم و کەس و دۆست و خۆشەویستانتدا دەبڕێیت، ئەو کاتەی منداڵەکانت بێدایک دەبن، ئەو کاتەی چاوەکان فرمێسکی پەشیمانی دەڕێژن. بیر بکەرەوە، بیر بکەوە ئەو کەسەی کە لە بەرامبەر مەرگ و مردن و لە بەرامبەر گۆڕدا خۆت بە گەورە دەزانیت. بیر لە ناڕەحەتیەکانی مەرگ و ڕۆحکێشان بکەوە. یادی ئەو ڕۆژە بکەرەوە کە لەسەر جێگەی نەرمەوە بەرەو ناو خاک بەڕێ دەکرێیت. پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم بە هاوڵانی دەفەرمێت زۆر یادی مردن بکەن. ئەو کەسەی زۆر یادی مردن بکات خودای گەورە بە سێشت ڕێزی لێ دەگرێت. لە دوای تاوان زوو دەگەڕێتەوە و پەشیمان دەبێتەوە. دڵێکی ڕەزامەند و بە قەناعەتی پێدەبەخشێت. سوست و چالاک دەبێت لە ئەنجامدانی عیبادەت و ئەنجامدانی خوداپەرستیدا. بە پێچەوانەشەوە ئەوەی بیری مردن نەکات، ئەوە خودای گەورە بە سێ شت سزای دەدات. سستی و تەمەڵی دەکات لە پەشیمانی و گەڕانەوە بۆ لای خوددا. قەناعەت ناکات بەو بەشەی کە خوددا پێی بەخشیوە و ناڕەزامەند دەبێت. لە ئەنجامدانی خوداپەرستیدا سست و تەمەڵە بێت. دڵنیاش بە زۆر یادکردنی مەرگ و گۆڕ دڵت نەرم دەکات. ئافرەتێک دێت بۆ لای عائیشەی دایکی ئیمانداران خوای لێ ڕازی بێت و سکاڵای دڵڕەقی خۆی لەلا دەکات. عائیشەش خوا لێی ڕازی بێت پێی دەفەرمێت زۆر یادی مردن بکە، دڵت نەرمونیان دەبێت. ئافرەتەکە لە دوای ئەوەی زۆر یادی مردن دەکات دڵی نەرم دەبێت و سوپاسی دایکی ئیمانداران دەکات. کاتێک یادی مردن زۆر بکەین بەڵاو ناڕەحەتیەکانی دنیامان لەلا بچووک و ئاسان دەبێت. عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خودای لێبێت دەفەرمێت ئەگەر زۆر لە خۆشگوزەرانیدا بوویت و ویستت ژیانی دنیا زۆر کاریگەری نەبێت لەسەر ژیانت، ئەوە یادی مەرگ و مردن بکەرەوە. و ئەگەر زۆر لە ژیانێکی ناڕەحەت و ناخۆشدا بوویت بە هەمان شێوە بیری مەرگ و مردن بکەرەوە. ئەوە ژیانت لەلا خۆش دەبێت و ناڕەحەتیەکانت بیر دەچێتەوە. خوشتی موسڵمان، کاتێک عامری کوڕی عەبقەیز لە سەرمەرگدا دەبێت دەست دەکات بە گریان، پێیان وت چی دەتگرێنێت؟ وتی ترس لە مردن نامگرێنێت، زۆریش بیری ژیان و خۆشیەکانی دنیا ناکەم، بەڵام یادی ڕۆژانی ڕۆژ و گرتنی هاوین و شەو نوێژی شەوانی درێژی زستان دەکەم. سەیرکە ئەو کەسانە ئاوا بوون لەگەڵ ئەوەشدا لە خۆیان ڕازی نین و هەست بەکەم و کوڕی خۆیان دەکەن، وا هەست دەکەن کە وەکو پێویست خوداپەرستیان ئەنجام نەداوە. تۆ ئێستا زۆر شتی ژیانی دنیا کۆ دەکەیتەوە و خۆتی بۆ ماندوو دەکەیت، کەچی فریای خواردنی ناکەویت. هیوا و ئاوات زۆرە بەڵام پێی ناگەیت. زۆر بینا و خانووی بەرز و جوان و ڕازاوە بنیات دەنەیت، بەڵام مەرگ نایەڵێت تیایدا نیشتەجێ ببیت. ئایا مردن بەس نییە بۆ ئەوەی باشترین ئامۆژگاری کارت بێت؟ ئایا ئەوەندە کاری چاکەت ئەنجام داوە ئامادەی مردن و گیان کێشان بیت؟ بۆچینە؟ مردن زۆر لەوە سەختترە کە بیستوتە. دڵنیابە لە بەرکەوتنی هەزار شمشێری تیش ناڕەحەتترە. مردن ناڕەحەتترین ڕووداوی ژیانە. زۆر لەوە ناڕەحەتترە کە لە ناو زەیتی قرچاودا بکوڵێنرێیت. ئەگەر خەڵکانی دنیا ئازاری مردن و مەرجیان بزانیایە هەرگیز نەیان دەتوانی سوود لە خۆشیەکانی ژیانی دنیا ببین و هەرگیزیش نەیان دەتوانی بۆ تەنها ساتێک بخەون
خوشی مسلمان وا ڕۆژگاری تەمەن بەرەو ئاوابوون دەچێت نەخۆشی و دەرد و ناڕەحەتیەکان خەریکن هێرش دێنن کەچی تۆ بێ ئاگای لقد كنت في غفلة من هذا فكشفنا عنك غطاءك فبصرك اليوم حديد واتا بەیەکەیەکەی بێباوەڕان دەوترێت سوێن بە خودا بەڕاستی تۆ لەم بەسەر هاتانە بێ ئاگا بوویت و گوێی خۆتت لێ خەوان ئێستا پەردەمان لەسەر چاوەکانت لاداوە و هەموو شتێک وەکو خۆی دەبینیت و ئەمڕۆ چاوەکانت تیژە چاوەکان ئەبلەق بوون دەنگەکان بێدەنگ و کەب بوون فریشتەی گیان کێشانیش وا هات هەر بێ ئاگایت لقد كنت في غفلة من هذا فكشفنا عنك غطاءك فبصرك اليوم حديد ڕۆحەکان کەوتنە غەرغەرە و بەرز بوونەوە ناشزانرێت بۆ کوێ دەبرێن پاشان جەستەکان لە کەفن دەپێچرێن و دەخرێنە سەر شان و بەرەو گۆڕستان دەبرێن لقد كنت في غفلة من هذا فكشفنا عنك غطاءك فبصرك اليوم حديد بەڕاستی ساتەکانی ڕۆح کێشان بە ئێش و ئازارە بەڕاستی ئازارەکانی مردن ناڕەحەت و دژوارە ئایا دەزانی ڕۆح کێشان چەند بە ئازارە خوشی مسلمان بۆچی لە عیبادەتەکانتدا سارد و سوڕی دەنوێنیت بێفەرمانی خودای پەروەردگارت دەکەیت ئایا دەزانی ڕۆح کێشان چەند بە ئازارە ئەگەر بزانی کە ڕۆح کێشان چەند بە ئازارە و خۆتی بۆ ئامادە نەکەیت بەڕاستی کارێکی خراپ دەکەیت چۆن دەتوانی ئەو ناڕەحەتیە گەورەیە فرامۆش بکەیت ئەگەر ناشزانی مردن چەندە بە ئازارە ئەوە گوێ بگرە بابۆت باس بکەین بابۆت دەرببڕین بۆ ئەوەی کەمێک دڵە ڕقەکەت ڕابچڵەچێت بۆ ئەوەی واز لە کارە خراپەکانت بهێنیت و هەوڵی ئەنجامدانی کاری چاکە بدەیت هەروەها بۆ ئەوەی بگەڕێیتەوە بۆ لای پەروەردگارت و داوای لێخۆشبوونی لێ بکەیت پێغەمبەری ئازیز سرای چاومان صلی الله عليه وسلم لەسرە مەرگدا دەیفەرموو لا إله إلا الله إن للموت لسكرات واتا هیچ خدایەکی بەحەق نییە تەنها ئەڵڵاه نەبێت بەڕاستی مردن بە ئێش و ئازارە هەروەها دەیفەرموو اللهم هون علي سكرات الموت واتا خوایە گیان ئازار و ناڕەحەتیەکانی مردنم لەسەر سووک و ئاسان بکە دەی ناڕەحەتی و ئازارەکانی مردن بێنە پێش چاوت بیر لەو کاتانە بکەوە کە فریشتەی ڕۆح کێشان لە قاچەکانتەوە دەست دەکات بە ڕۆح کێشانت و بەرەبەرە بەرەو ئەندامەکانی تری جەستەت دێت و ئازارەکانت دەست پێ دەکەن هەتا ئەو کاتە ئازارەکان هەموو جەستەت دەگرێتەوە ئالەم کاتەدا دڵت دەلەرزێت و چاوەڕێی موژدەی خودای گەورەیە بەڕەزامەندی و لێخۆشبوون یان بە سزا و تووڕەبوون دڵنیاش بە یەکێک لەم دوو مژدەیە چاوەڕێت دەکات لێخۆشبوون یا تووڕەبوونی پەروەردگار ئالەم کاتەدا کە تۆ چاوەڕێی ئەو دوو مژدەی لە فریشتەی ڕۆحکێشان جەستەت زۆر لاواز و بێتوانایە و لە منداڵێکی شیرەخۆر بێدەسەڵاتتری چاوەڕێ دەکەی ئەو فریشتەیە پێت بڵێت موژدە بێت ئەی خۆشەویستی پەروەردگار یان پێت بڵێت موژدە بێت ئەی دوژمنی پەروەردگار خدا زۆر لێت ناڕازی و تووڕەیە پەنا بە خوددا لەو کاتەدا یان دڵخۆش و ئاسوودە و سەرفراز دەبیت یان دڵتەنگ و غەمبار و سەرشۆڕ دەبیت پەنا بە خوددا دەیبیهێنە پێش چاوت کە دڵت لێوان لێوە لە خۆشی و شادی یان دڵت دەلەرزێت لەبەر ترس و ناڕەحەتی ئێستاش هەر بێ ئاگای لە ناڕەحەتیەکانی مەرگ ئێستاش هەر بێ ئاگای لە ناڕەحەتیەکانی مەرگ پێغەمبەر ئیسا سەلامی خودای لێبێت بە حاواریەکانی دەوت لە خوددا بۆم بپاڕێنەوە
کە ئازار و ناڕەحەتیەکانی مەرگم لەسەر سووک و ئاسان بکات. ئەوەندە لە مەرگ و مردن دەترسم وەک ئەوەی لەسەر مردن ڕاوەستا بێتم. هەروەها عەمری کوڕی عاس ڕزای خوای دەبێت دەفەرمێت زۆرم پێخۆش بوو پیاوێکی ژیر و دانا مردنی بچێژایە و پاشان هەواڵی مەرجی پێ بداینایە. کاتێک مەرجی عەمر نزیک بۆەوە پێیان وت ئەی باوکی عەبدوڵڵا، ڕۆژانێکی تەمەنت دەدوت خۆزگە پیاوێکی ژیر و دانا مردنی بچێژایە و پاشان هەواڵی مەرجی پێ بداینایە. دەی ئێستا مردن و ڕۆحکێشانت نزیک بۆتەوە و تۆ هەواڵی ناڕەحەتیەکانی مردنمان پێ ڕابگەیەنە. خۆ تۆ پیاوێکی ژیر و داناشی. عەمر فەرمووی وا دەبینم مەرگ و ناڕەحەتیەکانی وەک ئەوە وا بێت ئاسمانەکان بڕوخێن و سچیان بخەنە سەر زەوی، منیش لە نێوان ئاسمان و زەویدا بم و هەموو قورساییەکی بکەوێتە سەر جەستەی من. هەروەها وەکو ئەوەی گیان و ڕۆحم لە کونی دەرزیەوە دەربچێشن. ئیمامی عومەر ڕزای خوای لێبێت بە کەعبی ئەحبار دەفەرمێت ئەی کەعب دەربارەی مەرگ بۆمان بدوێ. کەعبیش فەرمووی ئەی ئەمیری ئیمانداران، مەرگ وەک ئەوە وایە شوڵەدارێکی زۆر دەرکاوی بخرێتە جەستەی مرۆڤێکەوە. هەر دڕچێکیش لە دەرکەکانی شوڵەدارە دڕکاویەکە لە دەمارێک گیر ببێت، پاشان پیاوێکی بەهێز و بەتوانە شوڵەدارە دڕکاویەکە ڕابشێشێت، ئەوەی لەگەڵ خۆی دەیهێنێت و ئەوەشی بەجێی دێڵێت. بە پێغەمبەر موسا سەلامی خۆیان لێبێ وتیان مردن چۆن دەبینیت؟ فەرمووی گیان و ڕۆحی خۆم وەک پاساریەک دەبینم کە خرابێتە ناو مەقڵیەیەکی سەر ئاگر. نە ئەوەیە کە بمرێت و پشیەک بدات، نە ئەوەشە کە ڕزگاری ببێت و لە شەقەی باڵ بدات و بفرێت. خوشی موسڵمان، ئایا داوای گەڕانەوە بۆ لای پەروەردگارت ناکەیت؟ ئایا لە خەوی بێ ئاگایی بێدار نابیتەوە؟ براکەم خوشکەکەم، ئەی هەتا کەی تەوبە و پەشیمانیت دوا دەخەیت؟ هەتا کەی دەڵێیت بەم زوانە دەگەڕێمەوە بۆ لای پەروەردگارم و کەچی ناگەڕێیتەوە؟ نوێژەکانت ناکەیت یان دوایان دەخەیت و لە کاتی خۆیاندا ئەنجامیان نادەیت و وا گومانیش دەبەیت کە لەسەر ڕێگەی ڕاستی کاتە بە نرخەکانت لە شتی بێنرخدا بەسەر دەبەیت و بەلاشتەوە زۆر ئاساییە. خوشی موسڵمان، پێش ئەوەی مەرگ بە ناڕەحەتی و تاڵیەکانیەوە هێرشت بۆ بێنێت، لە خەوی بێ ئاگایی و غەفڵەت بێدار بەرەوە. خوشی موسڵمان، ئایا چاوەڕێی حەسرەت و پەشیمانی دەکەیت؟ چاوەڕێی هاوار و ناڵە و گریانی سەر جێگەی مردن دەکەیت؟ چاوەڕێی ئەو کاتە دەکەیت کە ئیتر هیچ شتێک سوودت پێ ناگەیەنێت و تەنانەت ناتوانی ئازار و ناڕەحەتیەکانی شت بۆ خۆشەویستان و کەسانی دەوروبەرت دەرببڕیت؟ حەسرەت و پەشیمانی لەسەر جێگەی مردن. خوشی موسڵمان، خوشکە بەڕێزەکەم، وەرە لەگەڵم بۆ ئەوەی حاڵی کەسێک ببینین و لێیان ورد ببینەوە کە خەریکن گیانیان دەسپێرن. ئەو کاتەی کە خەڵکی بۆ مردووەکان دەگرین، بۆ ئەو کاتەی تازە پەشیمانی و ئەستریندادی کەس نادات. شەعبی دەفەرمێت کاتێک ئیمامی عومەر ڕزای خوای لێبێت بریندار دەکرێت، شیری بۆ دێن و دەیخواتەوە. شیرەکە لە برینەکانی جەستەیەوە دێتە دەرەوە. ئیمامی عومەر ئەڵڵاهو ئەکبەری لێ بەرز بۆەوە و زانی کە دەمرێت. ئەوانەی دەوروبەری بە چاکە وەسفیان کرد. ئیمامی عومەر ڕزای خوای لێبێت فەرمووی خۆزگە سەر بەسەر دەرچوومایە، چۆن خەلافەتم بەدەستگرت بەبێ خێر و شەڕ، بەبێ قازانج و زەرەر ڕزگارم بوایە. سوێن بە خودا ئەگەر هەموو دنیاهی من بوایە بۆ ڕزگار بوونم لەم حاڵەتە ناڕەحەتەدا دەمدا. پاشان لە هۆش خۆی چوو، سەریشی کەوتە سەر زەوی. عەبدوڵڵای کوڕی سەری باوکی خستە سەر کۆشی. دوای ئەوەی باوکی هۆشی هاتەوە پێیوت سرم بخەرە سەر زەوی. عەبدوڵڵا پێیوت باوکە گیان، کۆشی من و زەویەکە جیاوازی چییە؟ ئیمامی عومەر
ڕزای خوای لێبێت پێی فەرموو چۆنت پێ دەڵێم ئاوا بکە و سرم بخەرە سەر زەوی. پاشان خۆڵەکەی بەسەر ڕوومەتەکانی داهێنا و دەی فەرموو هاوار بۆ عومەر، هاوار بۆ عومەر، هاوار بۆ دایکی عومەر. ئەگەر خوددا لە عومەر خۆش نەبێت. پاشان فەرمووی ئەگەر گیانم سپات زوو بۆ گۆڕەکەم بەرن بە دڵنیاییەوە، یان ئەو شوێنە بۆ من باشترە کە منی بۆ دەبن، یان شەڕ و خراپەی منتان لە کۆڵ دەبێتەوە. هەروەها کاتێک عوسمانی کوڕی عەفان ڕزای خوای لێبێت لە مردن نزیک بۆوە، خوێنی لەبەر دەڕۆیشت و دەیوت لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. واتە هیچ خودایەک نییە جگەل لە تۆ، پاچی و بێگەردی و مەزنی هەر بۆ تۆیە، بەڕاستی من لەستەمکاران بووم. خوایە لە کاروبارەکانمدا یارمەتیم بدەیت، هەروەها لەسەر بەڵاو ناڕەحەتیەکانم ئارامیم پێ ببەخشە. هەروەها کاتێک سەلمانی فارسی لەسەر مەرگدا دەبێت دەست دەکات بە گریان، پرسیاریان لێ کرد بۆچی دەگریت؟ فەرمووی سوێن بە خوددا لە ترسی مردن ناگریم، هەروەها سووربوونم بۆ ژیانی دنیا نامگرێنێت. بەڵام پەیمانێکمان بە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلمدا کە فەرمووی با خۆراکی هەر یەکێکتان لە دنیادا وەکو توێشووی ڕێبوارێک بێت. بەڵام ئێستا وا دەبینم کە من زیادە ڕەویم کردبێت و پەیمانەکەم شکاند بێت. کاتێک گیانی سپات سەیریان کرد، هەموو ئەو ماڵ و پارە و سەروەت و سامانەی کلەی جێما بوو، بایی 30 درهم بوو. لە کاتێکدا ئەمیری مەدائینی کیسرا بوو. کاتێک عەمری کوڕی عاس ڕزای خوای لێبێت خەریک بوو گیانی بسپێرێت، بانگی پاسەوان و دار و دەستەکانی کرد. کاتێک هاتنە ژوورەوە بۆ لای پێی فەرموون ئایا ئێوە لە لای خوددا هیچ سوود و قازانجێک بە من دەگەیەنن؟ وتیان نەخێر. فەرمووی دەی لێم دوورکەونەوە. پاشان دەستنوێژی شۆرد و فەرمووی هەڵم گرن و بمبەن بۆ مزگەوت. بردیان بۆ مزگەوت و فەرمووی ڕوون بکەنە قیبلە. ڕوویان کردە قیبلە و فەرمووی خودای گەورە، تۆ فەرمانت پێدام و منیش یاخی بووم، سنوورت بۆ دانام و سنوورەکانم بەزان. خودایە بێتاوان نیم و داوای لێبوردنت لێ دەکەم، لاواز و بێدەسەڵاتم و داوای سەرکەوتنت لێ دەکەم، گونەهبارم و داوای لێخۆشبوونت لێ دەکەم. پاشان فەرمووی لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. هەتا گیانی سپارد هەردوو بارەی دەکردەوە. کاتێک معاویەی کوڕی ئەبوو سوفیان ڕزای خودای لێبێت لە سەرە مەرگدا دەبێت، دەفەرمێت دامنیشێنن. دایان نیشان، دەستی کرد بە زیکر و یادی پەروەردگار. پاشان فەرمووی ئێستا زیکر و یادی پەروەردگارت دەکەیت ئەی مەعاویە، دوای پیری و کەنەفتی و بێهێزی؟ ئەی بۆ لە کاتی لاویەتیدا بیرت نەبوو؟ کاتی لاویەتی کاتێکی کەم و کورد بوو. پاشان دەستی کرد بە گریانێکی بەرز. پاشان فەرمووی پەروەردگار لەم پیرە یاخیە خۆش بە و بەزەیید پێدا بێتەوە، بەزەیید پێیدا بێتەوە. ئەها تەماشای ئەبوو هوڕەیرە بکەن ڕزای خوای لێبێت لەسەرە مەرگدا دەست دەکات بە گریان. پێی دەڵێن چی دەرگریێنێت؟ فەرمووی بۆ کەمی توێشوو دەگریم، بۆ ئەو ناڕەحەتیانە دەگریم کە بۆم دادەبەزێت و ناشزانم بەرەو بەهەشت یا بەرەو دۆزەخ دەبرێم. هەروەها حوزەیفەی کوڕی یەمان ڕزای خوای لێبێت لە کاتی سەرەمەرجیدا فەرمووی خودای پەروەردگار، بە دڵنیاییەوە لە تۆڵە و سزات ترساوم. ئەمڕۆژ هەموو هیوا و ئومێدێکم هەر تۆی. خودایە خۆت ئاگاداری مانەوەم لە دنیادا بۆ خۆشی کانیا و ڕووبار و باخ و باخاتەکانی نییە، بەڵکو بۆ خۆشی ڕۆژ و گرتنی ڕۆژانی گەرمی هاوین و شەو نوێژی شەوانی درێژی زستان و ئامادەبوونم
لە کۆری زیکری زانایانە بۆیە حەز دەکەم لە دنیادا بمێنمەوە بۆیە حەز دەکەم لە دنیادا بمێنمەوە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.